تەکنۆلۆژیای mRNA واتە مێسنجەری رابۆنیۆکلیک ئەسید زۆر گرنگ بوو لە بەرهەمهێنانی ڤاکسینەکانی ڤایرۆسی کۆرۆنا و مۆدێرنا و ڤایزەر و بایۆنتیک. زانای ئەمریکایی بە ڕەچەڵەکەنگاری کاتلین کاریکۆ و هاوکارە ئەمریکایەکەی درو وایسمن لە سەرەتای ساڵانی 90ەکانەوە لە زانکۆی پەنسیلڤانیا دەستیان بەکارکردن کرد لەسەر تەکنۆلۆژیای mRNA. ڤاکسینەکانی mRNA لەگەڵ ڤاکسینەکانی دیکەی کۆڤید-19دا زیاتر لە 13 ملیار جار بەکارهێنراون. هەردووکیان پێکەوە ژیانی ملیۆنەها کەسیان ڕزگار کردووە، ڕێگریان لە کۆڤید-19 سەخت کردو و بارگرانی گشتی نەخۆشیەکانیان کەم کردوێتەوە و توانایدایە کۆمەڵگەکان جارێکی دیکە بکرێنەوە. mRNA ڕێنمایی خانەکان دەکات فرۆتین دروست بکەن ئەوەی لەگەڵ ئەو پرۆتینانەدا بگونجێت کە لەسەر ڕووی زیندەوەرەکانی هۆکاری نەخۆشین دەبینرێن وەک ڤایرۆسی کۆرۆنا. من کەسی بەرپرس بووم لە RNA و درو پزیشکی بەرگری لەشی مرۆڤ بوو. یەکتریمان فێردەکرد و لە یەکتریەوە فێردەبووین و مەسنجەر ڕادیۆنیوگەڵ ئەسیدمان بەرهەمهێنا. وایسمن گوتی توانای داهاتوو بۆ mRNA سەرسوڕهێنەرە. ئێمە بۆ ساڵێنێکە بیر لە هەموو ئەو شتانە دەکەینەوە کە دەتوانین بە RNA ئەنجامی بدەین. ئێستاش ئەوە لە بەردەستدایە. زانە پۆڵ هانتەر دەڵێت پەتای ڤایرۆسی کۆرۆنا خێرایی بە بەرهەمهێنانی تەکنۆلۆژیای mRNA دا. دەکرێت بەڵام پێمان وایە هەرگیز mRNA بەر لە کۆڤید خەڵک دەیانزانی کار لەسەر ڤاکسینەکانی بەکارهێنانی ڕاستەقینەی جیهانی تەکنۆلۆژیا نزیک بووینەتەوە. ئێستا دەرکەوتووە کە کار دەکات، ڕەنگە باشتر کار بکات لە زۆرێک ئەگەر لە زۆربەی جۆرەکانی دیکەی ڤاکسین نەبێت. پێم وایە پەرەپێدانێکی گەورەیە بۆی و ژمارەیەکی بەرچاو لە ئەگەری بەکارهێنانەکانی ئەم تەکنۆلۆژیایە هەیە. بەو هیوای ڕۆژێک تەکنۆلۆژیای mRNA بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە بەکار بهێنرێت. ئەو ڤاکسینانەی کە ئامانجیان جۆرە تایبەتەکانی لووە ڕەنگە تەنانەت بۆ کەسانی تایبەت یا شێرپەنجەکانی کەسی بێت. کاریکۆ وایسمن هاوبەشی لە خەڵاتە 1 ملیۆن دۆلارێکەدا دەکەن و لە کۆتایی ئەم ساڵدا لە ڕێوڕسمێکدا لە ستۆکۆڵم مەدالیاکانیان وەردەگرن. بۆ هێنری ڕێژوەڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.